مەچۆ ماڵ و دوکانی چۆڵەوە مۆڵ و شتەکانەوە جیاوازن کە شەو ڕۆژ کراونەوە و هەزارانی لێیە بەڵام دوکانێکی بچکۆلە لە گەڕەکەدا سەر بردە ژوورەوە دوکاندار لەوێ نەبووی نەچی ژوورەوە پاسپێنەوە وەڵا پارە لەسەر مێزەکە بوو دزراوە لە بە کامیرەکە دەرنەچووە وەڵا فڵان کەسیش من لەوێ نەبووم تا ئەو دوکانە چوم هاتمەوە نانێک بخۆم چایەک بخۆم ئاوێک بخۆمەوەوانێ هاتم وەڵا فڵان کەس لە دوکانەکەم هاتە دەرەوە سرت بە دوکانی بچکۆلەی گەڕەکەکەدا کرد و دوکاندار لەوێ نەبوو نەچیتە ئەو دوژەوە چوویتە ماڵێکەوە لە دەرگادا حەوشەش کرابەوانێ مەچۆ لای مەدخەلەکە با کابرا بانی نایەتەوە لە ماڵ دراوسێکی بەڵێ وەڵا شتێک لە حەوشەکە و ماڵەکەما دزراوە فڵان کەسی لێ هاتە دەرەوە مەوزعی توهمەیە حتا خۆی فەرموود لێ نەکەوە پێشن نەکەوێت نەڕۆیتە ژوورێکەوە نەڕۆیتە دوکانێکەوە لەگەڵ خوشکەکەتدا بووی لە زانکۆ لە شوێنێکە لە مۆڵێکە لە پارکێکە لە سەیرانگایەکە پێ دەکەنین و قسەی خۆشتان دەکرد برادەرێکا وتی کاک فڵان کەس چۆنی یەکسە بڵێ ئەوە کاک فڵان کەسی هاوڕێمە بڵێ ئەوەش خوشکەکەمە ناوی فڵان کەسە با نەڵێ ئەم برادەرم ئەم کچە کوێ لەگەڵ یاوە بخوان بەیەکەوە پێ دەکەنن چاو لێ یەکسە گومانێک دەچێتە دڵیەوە ئەمە لە کوێ وەردەگرین با کەسایەتی نەڕوشێ با لە شوێنێک باسن نەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەروەر ئەمەی فێر کردوین سەروەرمان لە ئیعتیکافا بوو مەئنجی ڕەمەزان بوو دەشەوی کۆتایی بوو لە مزگەوت تا شەو ڕۆژ نەدەڕۆیشتەوە نانەکەیان بۆ دێناو لە خێمەیەکی بچکۆلای ئیعتیکافی دەکرد بەس بۆ خواپەرستی مابەوە لە مزگەوتە لەو کاتەدا خات و سەفیەی خێزانی هات سعاتێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی ئاوا مایەوە کاتێکی زۆر مایەوە و دیارە قسە و باسی ژن و مێردایەتی خۆیان هەبووە لە ئیعتیکافە بەس جیماع ناکرێ واتە سەیرکردن دەستخستنە ناو دەستی یەکتر لە مزگەوتی شاژن و پیاوەکە لە ئیعتیکافە دروستە ئیعتیکافەکەی پێ بەتاڵ نابێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسە و باسەکانی ماڵ و خێزانی لەگەڵا کرد کە ڕۆیشتە دەرەوە خات و سەفیە دەفەرمێ پێغەمبەری خوا وەکو ئەدەبی خۆی گەورەی خۆی ڕێزگرتنی لە هاوسەرانی خۆی حتا دەرەوەی مزگەوت لەگەڵم هات ماڵەکەی خات و سەفیە لەوانێت 10 مەترێک 20 مەترێک دوور بوو بێ بەڵام تا دەرەوەی مزگەوت لەگەڵم هات لەو کاتەدا شەو بوو تاریک بوو وەکو ئێستاش گڵۆپوشن نەبووە ئالەو کاتەدا دەفەرمێت دوو پیاوی ئەنساری بەوێدا تێپەڕین فەمەڕە ڕەجولانی من الئەنساری دوو گەنج دوو پیاوی خەڵکی مەدینە تێپەڕین پێغەمبەریان بینی لەگەڵ ژنێکا لەگەڵ کچێکا وەستاوە ئافرەتێکی گەنج وەستاوە یەکسەر تێپەڕین خێرا پەلەیان کرد ڕویان کرد بەولاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی کردن کە ئەسرعاب گورگەلۆقەیان کرد و تێپەڕین فەرمووی عەلا ڕیسلیکوما کاکە بوەستن برا هێواش وەرن ئاوردنەوە سیرکەن إنها صفية بنت حيي أما خاتو الصفية كشي حيية كخيزان ما ورن أويا أولا كجنكي خوما وتيان سبحان الله يا رسول الله باكو بيقردي بو خواهي بيغنبري خواهي استغفر الله چي ده فرمويت هاد طريق مونوا إما خوانا خواستة قماني خراب بجنابت برين جا خوش ويستان سيدي حديثة كان چن وردن نيفرمو أما الصفية هو كافي بولا حديثة أما الصفية نيفرمو أما الصفية خيزان ما بيقولها الصفية شو ده هزار صفية هيا إن شاء الله ما كسيش كجنو بيغمبر بتما بيخوازه صفية خيزان ما شاء بيغمبر يخواج نشكشي نخواصو ناوي الصفية يام بتما ماليكا نخي ناوي بابيشي هنا صفية بنت حيي أما الصفية كشي حيية ناوي خوي باوشي هنا أما جنكي خو مورن سيد كان بريزان وتعني بيغمبر يخواج طريق بينا واستغفر الله سبحان الله شلون ذاتي وكو جنابة قماني خرابي لذكره فمي إن الشيطان يجري من بني آدم مجرى الدم وإني خشيت أن يقضي في قلوبكما شرا فمي بخوات شوان أما بو كناية شوان خوين بناو لشي إنسانا دقاره لدله وبو حموش وينك الدقاره شيطان لبينيني كومالا ديمنا أعواد يتدلتوا والله ترسام شرا لروايتك أو شيئا لبخاري مسلمة متفق عليه حديثك فمي بخوات ترسام شيطان قبام بخات دلتانوا خشيتو ترسام ئێوە بە هیلاکا بچن من دڵنیام ئێوە چەند لە پاکی من و لە پێغەمبەرەکەتان دڵنیان بەس ئەم شەیطانە واز لە مرۆڤ ناهێنێت ترسام شتێک بخاتە دڵتانەوە گومانێکی شەڕ بخاتە دڵتانەوە بڵێن پێغەمبەری خوا ئەم ژنە چییە بوو لەگەڵ یا وەستا بوو جاکە پێغەمبەری خوا بترسێ بێت چۆن ئێمە نەترسین بەڕێزان سەردەمی فیتنەیە ئەبێ بەخوا لە قسەکردنی موبایلەکە دووریابی بەخوا برامەگە تەلەفۆن لەگەڵ بە تایبەتی ئافرەتێک لەگەڵ پیاوێکا کرێ بێ وا بزانی دە کەس مراقیبە بەسەرتەوە نەکەوێت دەریای مەستی خۆتەوە ئەبێ گەر وێنەیەکت گر وریابی زۆر جار تووشی مۆقیفی ئیحراج دەبی ئەبێ زۆر وریابی پێغەمبەری خوا فەرمووی گومانی خراپتان بە دڵا پاتە پیا دەچون هەر یەکسە کافر دەبوون بۆیە من بۆم ڕوونکردنەوە با تووشی ئەو گوناهە نەبن بۆی ئیمامی حافظ ابن حجر رحمة خوالي بلا فتح الباري دا لمجلد 5 لا بريسي صوب بنجاو بيسي دا فرمي التحرز عن التعرض لسوء الظن اما فيرمان دكا خود لغماني خراب بارز با خلق غماني خرابت بينبا بويا
بەڕێزان یاخوا دەنگ و باسێک بڵاو نەبێتەوە کە دەنگ و باست بڵاو بۆ پێغەمبەری خوا لەوە ترسا ئەم دوو سەحابە بچنە ماڵەوە وەڵا پێغەمبەری خوا لەگەڵ ئافرەتێکا بوو لە ماڵەوە ئیمانی خۆیان دەکەوێتە لەقیەوە ئەمجا پاشان دەبێتە بنێشتە خۆشەی سەر زاری خەڵک